لە سەرۆکایەتیەوە بۆ زیندان چیرۆکی نیکۆلا سارکۆزی سەرۆکۆماری پێشووتری فەڕەنسایە کە بە تاوانی بەرتیلدان سزادرا. نیکۆلا سارکۆزی سەرۆکی پێشووتری فەڕەنسا ئەمڕۆ لە دادگای تێهەڵچوونەوەی پاریس دۆسیەکی دۆڕان کە لە ساڵی 2021دا تۆمارکرا بوو. دۆسیەکەی تایبەتە بە گەندەڵی و بەرتیلدان بە دادوەرێکی وڵاتەکەی بۆ ئەوەی زانیاری لەبارەی لێکۆڵینەوەیەکی یاسایی پێبدات. سارکۆزی لە ئازاری 2021دا بە 3 ساڵ زیندانی سزادرا، بەڵام ئەو تۆمەتەکانی ڕەت کردەوە و تانەی لە بڕیاری دادگادا، بۆیە ئەو کات سزاکەی بەسەردا جێبەجێ نەکرا. ئەمڕۆ دادگای تێهەڵچوونەوەی پاریس بڕیارەکەی ئەو کاتی دادگاکەی پشتڕاست کردەوە، بەڵام 2 ساڵ سزاکەی بۆ کەم کرایەوە، دەبێت بۆ ماوەی 1 ساڵ زیندانی بکرێت. زیندانیکردنەوەی سارکۆزی جیاوازە و ناخرێتانی و کونجی زیندانەوە، بەڵکو لە ڕێگەی ئامێرێکی ئەلکترۆنیەوە کە لە دەست و قاچی دەکرێت بە بەردەوامی چاودێری جوڵەکانی دەکرێت و دەبێت پابەند بێت بەو مەرج و ڕێنمایانی دادگا لە سزاکەیدا بۆی دیاری کردووە. سارکۆزی تەمەنی 68 ساڵە، ئەو لە نێوان ساڵانی 2007 بۆ 2012 سەرۆکی فەڕەنسا بوو. دوای تەواوبوونی سەرۆکایەتیەکەی ڕوبەڕووی چەند تۆمەتێکی گەندەڵی و بەرتیلدان کرایەوە. سارکۆزی ساڵی 2021 بەهۆی پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ پارێزەرەکەی ڕوبەڕووی دادگا کرایەوە کە لە پەیوەندیەکەدا داوای لە پارێزەرەکەی کردبوو پەیوەندی بەو دادوەرەوە بکات کە لە دۆسیەکی یاسایی لەبارەی سەرچاوە داراییەکانی بانگەشەی هەڵبژارنەکەی دەکۆڵێتەوە. ئەو کات تیمی بانگەشەکەی سارکۆزی 2 هێندەی ئەو بڕەپارەیەی لە بانگەشەی هەڵبژارنەکەیدا خەرج کردبوو کە بە گوێرەی یاسا بووی دیاری کرابوو. بە گوێرەی زانیاریەکانی پەیوەست بە دۆسیەکە دەرکەوتووە سارکۆزی بەرتیلی داوە بە دادوەرەکە بۆ ئەوەی چەند زانیاریەکی نهێنی لەبارەی لێکۆڵینەوە یاسایەکەی پێبدات. سارکۆزی ئەو کاتی دادگا بڕیاری لە دۆسیەکەیدا و سزای 3 ساڵ زیندانیکردنی بۆ دەکرد لە دادگای تێهەڵچوونەوەی پاریس تانەی لە بڕیارەکەی دادگادا و لەو کاتەوە لێکۆڵینەوەی تێدا دەکرێت. سەرنجام ئەمڕۆ دادگای تێهەڵچوونەوەش لە دژی ئەو بڕیارەکەی پەسەند کرد، بەڵام سزاکەی بۆ کەم کردەوە.